کوردستانیانی خۆشەویست سڵاو هیوادارم ساغ و سەلامەت و سەرکەوتوو بن. وانەی یەکەمی بەرنامەی یەکسەڵ وانەیەکی گشتگیرە بەگشتی باسی مایکرۆسۆفت ئۆفیس و ویندۆز و هەندێشتی بەرنامەی ئەکسڵەکەین. بەرنامەی ئەکسڵ مایکرۆسۆفت ئەکسڵ یەکە لە بەرنامەکانی مایکرۆسۆفت ئۆفیس. بەرنامەکانی مایکرۆسۆفت ئۆفیسیش زۆرن وەکو خۆتان ئەزانن. لەوانە مایکرۆسۆفت وۆردە، مایکرۆسۆفت پاوەرپۆینتە، مایکرۆسۆفت ئەکسسە، ئەوە لێرە هەموو بەرنامەکانتان لە پێشە. ئێمە باسی بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسڵ ئەکەین. بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسڵ تایبەتمەندی خۆی هەیە بەوەی ئەتوانی لە بواری ژمێریاری زۆر کار ئاسانیت بۆەکە لە بواری ژمێریاریە ئامارە، لە بواری گەنجینەیە ئەتوانی بەرنامەیەکی ئاسانیە، ناڵێم ئاسانە، بەرنمەیەکە کارکردنی ئەوێ بە شارەزایی ئەوێ، بەڵام مستەحیلیش نییە، ئەتوانی زۆر باشکاری لەسەر بکەی و ئیشی لەسەر بکەی، تەنها کە فێری بووی، تەنها کە باش فێری بووی، چەند بنەمایەک هەیە کە زانیت بەکاریان بێنی، ئەو بەرنامە قورس و فراوانە زۆر ئاسانە بێ و زۆر بە ئاسانیتوانی لەبەر بۆ کارەکانی خۆت بەکاری بێنی. وتمان مایکرۆسۆفت ئۆفیسمان هەیە، مایکرۆسۆفت ویندۆزمان هەیە. بەڕێزان جیاوازی هەیە لە بێنەوە لە جیاوازی سەرەکی هەیە لە نێوان مایکرۆسۆفت ویندۆز و مایکرۆسۆفت ئۆفیس. مایکرۆسۆفت ویندۆز ئەو ژینگەیە کە هەموو بەرنامەکانی ترکاری تیاکەن، کاری لەسەرەکەن. مایکرۆسۆفت ویندۆز ئەو ژینگەیە، ئەو بیئەیە کە مایکرۆسۆفت ئۆفیس و بەرنامەکانی تر هەر ڕێکەوتێک بێ ئەتوانی ڕێکەوتش تەمان ئەو کردارانە دوایی کاریشان لەسەرەکرێ، کاری خشتە ئەلکترۆنیان لەسەرەکرێ. گرنگترین چوارەم دانە گرنگترینیانە ئەویش هاوچێشەیە، داخلکردنی هاوچێشەیە. بۆ داخلکردنی هاوچێشە جیا لەو سێدانەیە کە باسمان کرد، ژمارە و تێکست و ڕێکەوت، بۆ داخلکردنی هاوچێشە ئەبێ هێمای یەکسانە دابنەی، کە هێمای یەکسانەماندانە واتە ئێستا بەرنامە ئەکسڵ تێئەگا ئێمە هاوچێشەیەک ئەنووسینەوە دەرەنجامی ئەو هاوچێشەیە ئەنجامێکمانەوێ. هاوچێشەکە لە دوو شوێن دەرەچێ، ئەها لەو خانەیە کە هاوچێشەکەی لە ناوانووسینەوە ژمارە یەکسانەماندانە، هەروە لەسەر ئەو ڕاستەیە کە وتمان تاکە بەرنامە ئەکسڵ تاکە بەرنمەیە لە مایکرۆسۆفت ئۆفیس، لە بەرنمەکانی مایکرۆسۆفت ئۆفیس، کە ئەو ڕاستەیە پێی ئەوترێ فۆرمیۆلە بار ڕاستەی هاوچێشەکان. ئەها لە هەردوو شوێن دەرکەوتووە. بۆچی ئەتوانی لە هەردوو شوێن ئەتوانی هاوچێشەکەت بنووسیوە، هەروها لێرش دەرەکەوێ بۆ ئەوەی تۆ بزانی ئەنجامی هاوچێشەکەت لەم خانەیە دەرەچێ. واتە هەر کردارێکی بیرکاری ئەەکەی، هەر کردارێک ئەەکەی لە ئەکسڵ، ئەنجامی کردارەکەت لەم خانەیە دەرەچێ، بۆیە لە هەردوو شوێنەکە نیشانەدرێت. ئەمە چوار جۆر داتایەکە کە هەر بۆ نمونەیەکی پەلا ئەتوانین هاوچێشە بۆ شێوازە ئەنووسرێتەوە. بۆ نمونەوە هاوچێشەی سەمە، چەند خانە بتوێت کۆبکەیەوە، چەند خانەکە بتوێت چەند خانەیە کۆبکەیەوە، ئەتوانی ئەو هاوچێشەیە بنووسی، ئەنجامەکەی سفرە، چونکە هیچ ژمارەمان نەنووسێ، بەڵام ئەگەر ژمارە بنووسین یەکسەر بۆمان کۆ ئەکاتەوە. ئەمە هەر بۆ نمونەیەکی سەری، ئەوە دوایی بە درێژی ئەتوانین باسی بکەین و جۆرەها هاوچێشەش فێرە بین بێکەوە. ئەوە یەک نمونە بوو لە هاوچێشەکانمان. هێمای یەکسانەماندانە، ئەگەر هێمای یەکسانەدانەنەی هیچ کردارێکت بۆ ئەنجام نادا، هیچت بۆ ناکە، هاوچێشەکە لە هەردوو شوێن دەرچووە، لەسەر فۆرمیۆلە بارەکە دەرچووە، لەسەر ڕاستی هاوچێشەکە دەرچووە، لە ناو خانەکەش دەرچووە. بۆچی لە هەردووشی دەرچووە؟ هەتا بزانی لێرە تۆ ئەنجامی هاوچێشەکەت لەکوێ دەرەچێ، لەم خانەیە دەرەچێ. ئەم خانەیە ناوی چییە؟ ئەم خانەیە ناوی ئینۆ، واتە لە کۆڵۆمی ئی بە شێوەی ستونی، لە کۆڵۆمی ئیە، لە ستونی ئیە، لە ریزەکانیش، لە ڕۆزەکان، لە ریزە بە زمانی ئینگلیزیەکەی ڕۆز، لە ریزەکەش لە ژمارە نۆیە. ئەوە لێرە هاوچێشەکەمان دەرچوو. ئێمە لە کردارەکانی ئەتوانین ئەنجامی بدەین لە ئەکسڵ، کردارەکانی بیرکاری ئەتوانین
ئەتوانین کەم هەموو کردارەکانی بیرکاری تیا ئەنجامەدرێ. ئەتوانین جاران ئەتوانین دابەشکردن. ئەمەش ئەو کردارانەیە کە ئەتوانین لە ناو ئێکسل ئەنجامی بدەین. ئەو کردارە بیرکاریانەیە کە ئەتوانین ئەنجامی بدەین. زۆر بە شێوەیەکی گشتگیر و بە شێوەیەکی جوان هەمووی باسەکەین. کردداری لۆجیکمان هەیە، لۆجیکەلمان هەیە. لۆجیک لەوانە کردارەکانی کە ئەتوانین کاری لەسەر بکەین و ئێکسل کە هاوکێشەی بۆ بنووسینەوە ئەنجامەکانی ئەتوانی لێوەرگرینەوە. کردداری گەورەترە، کردداری بچووکترە، کردداری یەکسانە و بچووکترە، گەورەترە، کردداری یەکسانە و بچووکترە. ئەو کردارانە هەمووی ئەتوانین ئەنجام بدەین. گەورەتر و وەڕێزانەوە لەو لەحزەیە کارە باکوژاوە هەر بۆ زانیاریتان ئەتوانین ئەنجام بدەین ئەو هاوکێشانە لە ئەوەتە. هەروەها ئەو کردارەی یەکسان نییە ئەتوانین ئەویش ئەنجام بدەین. ئەوە کردارە لۆجیکەڵیەکانە کە ئەتوانین لە مایکرۆسۆفت ئێکسل ئەنجامی بدەین. بەڕێزان زۆر گرنگە بزانین یەک شتی تریش زۆر گرنگە بزانین، ئەویش ئایا ئێمە ئەو کردارانی ئەنجامی دەین کامیان پێش کامەیان ئەنجامەدا. واتە کۆ، کەم، جاران، دابش کامیان پێش کامەیان ئەنجام ئەدا. بیرم نەبوو کردداری توانیشی پێ ئەکرێ. ئەوەش یەک لەو کردارانەیە کە ئەتوانین کاری لەسەر بکەین. کردارەکان بەو شێوازەیە یەکەم جار لە ئێکسل کەوانت بۆ تەواوەکە. واتە ئەگەر کەوانەی تیا بۆ هاوکێشەکەت ئەنجامی ناو کەوانەکەت بۆ دەرەکە. دووەم کردار کە ئەنجامی ئەدا توانت بۆ ئەنجامەدا ئەگەر کردارەکەت هەبوو. واتە یەکەم کردار کەوانەیە، دوایش توانت بۆ ئەنجامەدە. دواتر ئاشکرایە کە جارانە، لە دوای جاران دابەشە، لە دوای دابەشیش کەم و کۆ هەر کامیان هەبێ ئەنجامی ئەدا. ئەوە بەڕیز ئەو کردارانەیە وا باشترە لای خۆتان بینووسنەوە ئەم بە شێوازێک لە شێوازەکان پاشەکەوتکەن ئەو فایلەی دواتر فێرتانەکەم چۆن پاشەکەوتی کرد. بینووسنەوە باشترە کردارەکان بەم شێوازە ئەکرێ. واتە نمونەشی لەسەرهێنینەوە، نمونەی زۆر ڕوون و زۆر باشی لەسەرهێنینەوە بە تەواوی تا فێر بین کردارەکان چۆن نەکرێ. ئەم کردارانە بەم شێوازە ئەنجامەدرێ. اینجا ئێمە لێرە لەو مەرحەلەیە لە فێربوونی کردارەکان تەواوە بین. ئەچینە سەر چی؟ ئەچینە سەر ئەوەی ئەو ئیشەی کردومانە چۆن پاشەکەوتی بکەین. واتە مەبەستمان لە پاشەکەوت چۆن بچینەوە هەڵیگرین بۆ پاشەکەوتکردنی فایلەکەمان، بۆ پاشەکەوتکردنی بووکەکەمان. ئەچینە سەر فایل، لە فایل هەمانە سیڤ بەڕێزان سەرتان لێ تێکنە سیڤ واتە پاشەکەوت. ئەوانەی لەسەر ئۆفیسی عەربی ئیشەکەن نووسراوە حەفظ. بەڕێزان لێتان تێک نەچێ ئەوانەی لەسەر ئۆفیسی 2007 ئیشەکەن لە شوێنی فایل هێمای مایکرۆسۆفت ئۆفیس دانراوە. هەمانشی ئیشەکە هەمان کارەکە سەرتان لێ تێک نەچی کە ئەیکەنەوە. لەویش هەر وشەی سیڤتان هەیە، ئەتوانن بستنە سەری و کارەکانی خۆتان کاری پاشەکەوتکردن واتە سیڤکردن ئەنجام بدەن. ئێمە ئەمانەوێ فولدەرێ دروستکەین کارەکانی خۆمان کە تایبەتە بەو وانانەی ئێکسل وانە لەو فولدەرە خەزنکەین. ئەگەر نەمانەوێت ئەوە بکەین ئاسایە لە هەر بەشێکی کۆمپیوتەرەکە ئەتەوێ پاشەکەوتیکەی ئیشەکەت ئەبێ زۆر ئاساییە. بەڵام ئەوەی ئێمە ئەیکەین باشتی زیاتر فێربین هیچ زەرەر ناکەین. دێین لە بەشی دیسکتۆپ هەڵەبژێرین کە دیسکتۆپمان هەڵبژارد. وشەی نیو فولدەرمان هەیە، یەک کلیکی ئەەکەین. فولدەرێکمان لێرە بۆ دروستە بێ. ئەتوانین ناویی تازەی لێ بنین، ناوی لێ بنین ئێکسل.
ئەتوانین ناوی لێ بنین ئەکسل. هەروەها ئەتوانین گۆڕانکاری بەسەر ناوەکە بێنین. بۆ نمونە ئەتوانین ناوێشتری لێ بنین بە ناوی خۆت یا بە ناوی هەر شتێکە. ئێستا من کلیکێکەمەوە وشەی ئەکسلەکە ڕاستەکەمەوە جارێککە EXCEL باشە، وشەی ناوم لێنە ئەکسل. یەک ئینتەرەکەم کەواتە فولدەرەکەم ئێستا ئەکتیڤە، ئامادەیە بۆ ئەوەی فایلەکانی خۆمی لە ناو جیا بکەمەوە و لە ناوی خەزم کەم. دەبڵ کلیکی ئەەکەم کە دەبڵ کلیکم کرد ئەوە بووک یەک. ئایا بووک یەکە ناوی فایل نێم، ناوی فایلەکەم چییە؟ بووک یەکە. سێڤ ئەس تایپ ئەکسل وەرک بووکە. ئەوشتانە دەستکاری مەکەن، ئەوەی جۆرەی خۆی ئەوە لە ئەوەی پێشکەوتوو لەوانەی پێشکەوتوو ئینشاءڵڵا زۆربەی هەرە زۆری باسەکەین ئەو مانای ئەو جۆرە فایلانە چییە. ئەوەی لێرە هەمانە زۆر گرنگە بزانین فایلەکەمان ناوی چێ. فایلەکەمان ناوی بووک یەکە. من ناوی لێ ئەنێم وانەی ئەکسل. و ناوی لێ ئەنێم وانەی ئەکسل، ئەڵێم پاشەکەوت سەیڤ. لێرەش بە شێشتر کارمان هەیە، ئەوەش ئەتوانین دواتر لە وانە پێشکەوتووەکان باسی بکەین. ئەڵێن لێستا ئەڵێن سەیڤ تەواو. ئێستا من ئەگەر بەرنامەکەشم داخەم واتە بەرنامەی ئەکسلیش داخەم، ئەو گۆڕانکاریەی کردومە لەسەر شیتەکە هەمووی ئەمێنێ. هەر کاتێکتر بێمەوە سەری ئەتوانم ئیشی خۆمی لەسەر بکەم. بەڕێزانە وشتانە بە درێژی باشەکەم چونکە وتمان ئەم وانانە سەرەتاییە. چۆن بەرنامەکەماندا ئەخەین دوو شێواز هەیە. لەسەر ڕاستەی ناونیشان تایتل بار ئەتوانین کلیکی ئەو جارانە بکەن، ئەو هێمای ئێکسە بکەین بەرنامەکەماندا ئەخە. ئەوە شێوازێکیان. ئەها وشەی کلۆزیش دەرچوو. ئەتوانین لە شێوازی دووەم بینەوە سەر فایل ئەو شوێنێک کە کردداری سێڤمان لێ ئەنجامدا. کردداری سێڤمان لێ ئەنجامدا ئەگە لە بیرتان بێ. ئەتوانین وشەی کلۆز هەڵبژێرین بەرنامەکەمان بۆ داخە. ئێمە لێرە بەرنامەکە دائەخەین. بەڕێزان خۆشەویستان بە کلیککردنی ئەو هێمای ئەکسا بەرنامەوانەی وانەی یەکەممان تەواوە بێت لە فێربوونی بەرنامەی ئەکسل سەرەتایی. هیوادارم بەخۆشی و سەلامەتی بتان بینەوە. ئەگەر خوا عومردا و کۆڕە نەوازمان لێبینی وانەی دووەمیش پەخشەکەین و زۆر سوپاس.